وشويسكام پیغمبر خوای صلی الله عليه وسلم دائم و درهق دڵێ وەمانیای پەرحوزن و ناڕەحەتیش بێ چەمە شیرینەکێش پێسە هانەکە هەورامانی ئاویشە وەرە ئێرەوار گرەوێ وەردەم و ڕەب العالەمین یوجە صیفاتەکە وەشەویسی کە ئارۆنە فراموشمان کردن و ئاگامانیان شەنەش ئادڵە پڕغەمەشەنە پێ ئومەتیش ئاچەمە پڕ ئاوێشەنە پێ ئومەتیش پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم چەنی ئانەی ڕووەش و ڕووگەش بەڵام ئاکاتانە بین و وێش و خوای نەنیشێرە فرە و کاتی چەمەکێش پەڕێ بێنێ ئاوی و گرەوێ فرە و مووقیفاش هەن وەشەویسما کە گرەوان و هەرسەکێ چەمێشەرە وەستێنی ڕەوار ئەسحاب پەیما گەڵناوە کە فرە و مەشهەدەکانە پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم دڵش فرە نەرم بێ ئیمامی ئەوبەکر فەرماوە کە ئەسیرەکێ بەدری گیریە وەشەویسمە پێ ئومەتەکەش پێ گونەهبارەکەیت دڵش پەرجە ئەحزان و پەرجە ناڕەحەتی فەرماوە دمایی لواس هەر و ئاکەسا کە کوشیە بێنێ دەستش کرد گرەوەی ئیمامی ئەوبەکریش دەستش کرد گرەوەی چەندیش فەرماوە ئیمامی عومەریش دەستش کرد گرەوەی وەشەویست چی گرەوی فەرماژ وەڵڵاهی ئینێ گرت لوێ بەرەو ئایر پۆچی پێشا گرە و کاتێ باس و عیسای عەلەیهی سەلام قورئان ئەوانێەوە هەرسی چەمەکاشەنە ئێنێرەوار فەرمای شتێوە نەفەرماوە پێغەمبەر خوای صلی الله عليه وآله وسلم ڕۆیەوە شافرە گرەوە ئەی وەشەویست چی گرەوی رب العالمین ئاسمان و جبرائیلش کیاست بزانە وەشەویستەکە چی گرەوە فەرماواش وەڵڵاهی پێ ئومەتەکەم گرەوە فەرماواش پەنەش واچە نەگرەوە سەنوڕضیکە فی ئومەتیک ڕازت کەرمێ چەنی ئومەتەیتە ئانیشا خاسێنێ بێ محاسبە ملە بڕێشا بە محاسبێ کەم و ملە ئانیشا کە گوناهی گەورە کەرا تۆ شەفاعەت کارشانی پاسە نەزاندە شەفاعەت و پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم پێ ئەهل و مزگی و پێ ئەهل و خواناسین ئاکەسێک کە گوناهی گەورە کەرا وەشەویست شەفاعەت شا پێی کرد اینجا هەرسەکێ چەمیش مردێەوە و مرداوە پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم وەشەویست و ئێمە ئین صیفەتە گەورەشە چی پێ ئێمە جیا ئاست وەرو ئانێ هەریۆجە ئێمە بەشێجە کاتەکە ژیانیش تەرخان کردە بۆ پێی ئاساتا ئینا وەرەدەم و خوێنە و هەرسەکەش مجە وەرەدەم شەنە لەعەلە هەرسە و یۆچا گەنجا کە مجیۆ یۆچا پیرا یۆچا زارۆڵا بۆ بەرەکەت پێی ئومەتی ئومەت گنەوە سەر و قاچەکاوێش ورمێزۆ ناڕەحەتترین کاتەکە ئومەت و پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم ئێ ڕۆیشەنە کە بەسەرش بەرۆ کە دلێ وێشەنە تەفرەقەی فرە و کافریش یەک دەستە وەراوەر و ئێڵی فرە پێویستش بە وێ چەمنایۆ هەن وەردەم و ڕەب العالەمینە هەتاوەکوی ئومەتە وربێزۆ و گنەوە سەر و قاچەکاوێش و عەدالەت و خوای سەر و زەمینی و بڵاو کەرەوە خوای گیان ئێمە پەوپەڕی ناڕەحەتی و غەمباری وێماوە چەنی ئیگرد و گوناهاکە کردێنێمە شەرمەندە و شەرمەزارێن مێ ئەمما گەرەکمانە بە دڵ هاوار کەرمێوەنەوە سڵام و ئێمە یاونە پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم يو نامما خزمة شانبار. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين
واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.